جێبەجێکردنی دەستوری هەمیشەیی عێراق و گەرانتیکردنی مافە دەستوریەکانی گەلی کوردستان پرسێکی ئاڵۆز و یەکلاینەبووەوەی نێوان هەرێم و بەغدایە. ئەندامێکی پێشووی ئەنجومەنی نوێنەرانیش باز لە هۆکار و ڕێکارەکانی جێبەجێنەکردنی دەستور وەک پێویست دەکات. ئێمە خەلەلمان لە مادە دەستوریەکانە نییە، خەلەلێکی زۆرمان لە جێبەجێنەکردنی مادە دەستوریەکانە هەیە و خەلەلێکی تریشمان هەیە لە ئەوەی کە بەشێکی زۆر بابەتمان هەیە کە لە ناو دەستورە سپێردراوە بە دەرکردنی یاسا تقریباً 54 بابەتی لەو جۆرەمان هەیە بەسراوە بە سپێردراوە بە دەرکردنی یاسا تا ئێستا ئەو یاسایانە دەرنەکراوە، بەشێکی زۆری ئەو یاسایانە دەرنەکراوە. پێویستمان بەوە هەیە چەند ئامراز و تەدابیرێکی ترمان هەبێ، هەیئەی تەنسیقیمان هەبێ لە نێوان هەرێم و لە نێوان بەغدایە بۆ ئەوەی کە ئەوان سەرەتا گەڵاڵەی تەنسیقەکان بکەن، گەڵاڵەی یاساکان بکەن بەو شێوەی کە دەبێت دەرکە گەڵاڵەی ئەوە بکەن کە ئەو مادەی دەستور چۆن دەبێت جێبەجێ بکرێت ئەنجا بێتە سەر ئەوەی کە لە ئەنجومەنی نوێنەرانەوە کاری بۆ بکرێت. پرسی جێبەجێکردنی دەستوری عێراق لە ڕووی دارایی و سیاسی و ئابووریەوە بۆ هەرێمی کوردستان و عێراق گرنگە، بەڵام تا ئێستا مادە دەستوریەکان وەکو خۆی جێبەجێ ناکرێت و ژمارەیەکیشیان کە پەیوەندیان بە خاک و چارەنووسی گەلی کوردەوە هەیە شەڕی لەسەر ناکرێت. زۆر جار بە شێوەیەکی بەرگری کارانە تەنها لە سنووری خۆمان ئەوەی کە ئەم دەسەڵاتەی هەیە ئەوە ممارەسەی ئیشەکانی خۆی کا بەردەوام بێ زۆر گوێ بە عێراق نەدراوە. گرنگە گوێ بە عێراق بترێ. عێراق بۆ هەرێمی کوردستان بەڵێ خۆ ئێمە سەر بە عێراقین، ئێمە لە چوارچێوەی دەوڵەتی عێراقین، حەقە ڕۆڵی خۆمان زیاتر بکەین لە چوارچێوەی دەوڵەتی عێراق و ڕوانینێکمان هەبێ بۆ ئەمە و لەم ڕوانگەیەوە هەندێک کێشە لە دەستورە هەیە کە وەکو خۆتان گوێتان لێ بۆ هەندێکیمان باس کرد لەم پانێڵەیە ئەتوانرێ هەوڵی چارەسەرکردنی ئەوانە بدرێ ئەگەر دیدگایەکی هاوبەش هەبێ سەبارەت بەم پرسە وەکو باسم کرد، یعنی دوای هەڵبژاردننی داهاتووی عێراق یەکسەر لە دوای دەست بەکاربوونی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاتێکی گونجاوە پێش هەڵبژاردننی سەر و کۆماری عێراق هەوڵی چارەسەرکردنی هەندێک لەو کێشانە بدرێت کە ئێستا. کۆمەڵی دادگەری کوردستان ئامادەکاری بۆ خولی نوێی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکات. کارنامەی ئەم پارتە سەرنج دەخاتە سەر چەندین پرسی گرنگ، یەکێک لەوانە کارکردن بۆ پیادەکردنی تەواوی ئەم مادە دەستوریانەی مافەکانی کورد لە ڕووی سیاسی، ئابووری، دارایی، ڕۆشنبیری و ئیداریەوە دەستەبەر دەکەن. کۆمەڵی دادگەری هەوڵ دەدات وەک لایەنێکی کاریگەر فشار بۆ جێبەجێکردنی مافە دەستوریەکان دروست بکات. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.